عوسمانیەکان کە بۆ ماوەی 6 سەدا دەسەڵاتداری ناوچێکی گرنگی جیهان بوون لە دوایین ساڵەکانی تەمەنی ئیمپراتۆرەتەکەیاندا تاوانێکیان لە دژی ئەرمەنەکان ئەنجامدا کە دوای تێپەڕبوونی 100 ساڵ بەسەر ڕووداوەکەدا هێشتا بەرۆکی میراتگرەکانی بەرنادات. تورکیا هێشتا ئامادەنیەدان بە کۆمەڵکوژی ئەرمەنەکان دابنێت. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا دەڵێت ساڵی 1950 جەنگێک لە تورکیا ڕووی داوە و موسڵمانەکانیش لەو جەنگەدا ئازاریان بینیوە. لە 4 پارتی سەرەکی تورکیا جگە لە پارتی دیموکراتی گەلان هەدەپە نەبێت هیچ یەکێک لە پارتەکانی ئاکەپە و مەهەپە و جەهەپە ئامادەنین دان بە کۆمەڵکوژیەکە دابنێت. ئەرمەنەکان خۆیان دەڵێن لەو کۆمەڵکوژیەدا 1.5 ملیۆن ئەرمەنی لەلایەن تورکەکانەوە کوژراون. بەشێک لە مێژوونووسانیش باز لە کوژرانی 700 بۆ 900,000 کەس دەکەن. ڕۆژی 24 نیسانی 1950 لە گەرمەی جەنگی یەکەمی جیهانیدا 200 کەس لە کەسایەتیە ناسراوەکانی ئەرمەنی لە ئەستانبول دەستگیر کران و پاشان لە سێدارە دران. ئەرمەنەکان ئەو ڕووداوە بە دەستپێکی کۆمەڵکوژیەکە دادەنێن. بەشێک لە مێژوونووسان پێیان وایە کۆمەڵکوژی ئەرمەنەکان لە تۆڵەی ئەو شکستە گەورەیەدا بووە کە سوپای عوسمانی لە جەنگ لەگەڵ ڕووسەکاندا تووشی بوو. تیایدا بەشێک لە ئەرمەنەکان هاوکاری سوپای ڕووسیان کردبوو. بەو پێی رووسیا بەڵێنی پێدابوون دوای کۆتایی جەنگ دەوڵەتی سربەخۆ بۆ ئەرمەنەکان دابمەزرێنێت. جگە لە کۆمەڵکوژیەکە هەر لە چوارچێوەی پرۆسەی جینۆسایدی ئەرمەنەکاندا بە سەدان هەزار ئەرمەنی ناچار بە کۆچی زۆرەم لێکران بەرەو سووریا و لوبنان کە بەدەیان هەزار کەسیان لە ڕێگەدا بەهۆی برسێتی و نەخۆشیەوە گیانیان لەدەستدا. تەڵعەت پاشا و ئەنوەر پاشا و جەمال پاشا کە سێ تۆمەتباری سەرەکی دۆسیەی جینۆسایدی ئەرمەنەکان بوون چەند ساڵ دواتر بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرچوو. بەڵام نەک لەبەر جینۆسایدی ئەرمەنەکان بەڵکو باوشێوەی تۆمەتبارانی سەرەکی ئەنفال بۆ کاری دیکە بڕیاری لە سێدارەدانیان درا. جینۆسایدی ئەرمەنەکان تا ئێستا لەلایەن زیاتر لە 20 وڵاتەوە بە فەرمی ناسراوە، لەوانە فەڕەنسا، ئیتالیا، سوید، کەنەدا و هۆڵەندا، بەڵام ئەمریکا تا ئێستا بە فەرمی نەی ناساندووە و باراک ئۆبامای سەرۆکۆماری ئەمریکاش ئامادە نیە وشەی جینۆساید بۆ کۆمەڵکوژی ئەرمەنەکان بەکاربێنێت. لە ناوکوردیشدا سەلاحەدین دەمێرتاژ و سەرۆکی پارتی دیموکراتی گەلان دانی با جینۆسایدی ئەرمەنەکان داناوە و دەڵێت تورکیا دەبێت ڕاستیە مێژوویەکان قبول بکات. دەمێرتاژ تەنانەت دانی بۆش داناوە کە کوردەکان بەشدار بوون لە کۆمەڵکوژیەکەدا. پێشتری ئەحمەد تورک لە ساڵی 2008دا داوای لێبوردنی لە گەلی ئەرمەن کرد و عەبدوڵڵا ئۆجەلانیش کۆمەڵکوژی ئەرمەنەکانی بە ستەمێکی گەورە ناو بردووە و دەشڵێت خۆڕاگری ئەرمەنەکان وەکو موعجیزە وایە.